هەرچەندە تا ئێستا ڕوونیە کە خولی نوێی ئەنجومەنی نوێنەران دەتوانێت ئاستەنگەکانی بەردەم حکومەتی عێراق لە شەڕی تائیفی و گەندەڵی و دەزوەردانە دەرەکیەکان تێپەڕێنێت یان نا، بەڵام لایەنە سەرەکیە بەشداربووەکانی هەڵبژاردننی 12 ئایار بە هەر سێ پێکهاتەی شیعە و سوننە و کوردەوە پەیامی خۆیان هەیە. ئەوەی بۆ ئەم هەڵبژاردنە پەیوەندی بە کوردەوە هەیە، گۆڕانکاری دیفاکتۆی ناوچەکە و بانگەشەی بەشێک لە پێکهاتەی شیعەیە بۆ هەڵوەشانەوەی حکومەتی تەوافقی و پێکهێنانی حکومەتی زۆرینەی سیاسی لە عێراق، بەتایبەتی ئەگەر لە دوای هەڵبژاردن کورد کۆدەنگێکی نیشتیمانی لە بەغداد دروست نەکات و هەنگاوی جدی نەنێت بۆ پێکهێنانی هاوپەیمانێتی، کورسیەکانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قورسەیەکی گەورەی نابێت لەسەر بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەران و بڕیارە سیاسیەکانی عێراق. لە چەند مانگی ڕابردوودا لە پرساوانی عێراق بەردەوام باز لە یەکپارچەی خاکی عێراق دەکەن و بۆ ئەوەش تورکیا و ئێران و هێزە نێودەوڵەتیەکانیش پشتیوانیان لە بەغداد کردووە. بۆیە ئەنجامی هەڵبژارنەکانی 12 ئایاری عێراق جیاواز لە سێ خولی ڕابردوو کاریگەری لەسەر هاوکێشەی هێز لە عێراق دەبێت. هەرچەندە پێکاتەی شیعە هیچ هێزێک بەڕکابەری سەرەکی خۆی نازانێت بۆ مسۆگەرکردن و بەدەسێنانی زۆرترین کورسی لە ئەنجومەنی نوێنەران، بەڵام بانگەشەی هەڵبژارنەکان ئەوە دەردەخەن کە ئەگەری گۆڕینی هاوسەنگی هێز لە عێراق بەهێزە، بەتایبەتی لە نێوان شیعە و سوننە وەک دوو پێکاتە لەلایەک و لە نێوان ناوخۆی سوننە و شیعەش لەلایەکی تر. بۆیە پێویستە کوردیش بە هەستیاری و مامەڵە لەگەڵ ئەو پێشهاتە نوێدا بکات. ئەگەر لیستە کوردەکان ببنە یەک لیست بەو مەرج و شێوازانەی دوای هەڵبژارنەکان دیاری دەکرێت، دەتوانێت لە ناو ئەنجومەنی نوێنەران هاوسەنگی هێز ڕابگرێت. بەو پێی تا ئێستا شیعە و سوننە لیستێکی یەکگرتوویان نییە.